إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله أوصيكم أيها الناس بتقوى الله وطاعته فإن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. قال الله تعالى في كتابه الكريم: بسم الله الرحمن الرحيم. لإيلاف قريش إيلافهم رحلة الشتاء والصيف فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف. مسلمانانی خۆشەویست، إنشاء الله دەچینە خزمەت قورئانی پیرۆز. لەو قورئانە پیرۆزەی کە خوای پەروەردگار ناردوویەتی بۆەوەی ئینسانیەت بحەسێتەوە، بۆ ئەوەی خەڵکی لە دووبەرەکی و لە کوشتنی بەناحەق و لە قڕی و پڕی ڕزگاری بێت بە ژیانێکی بەختەوەرانە و لە ژیانێکی برایەتی و خۆشەویستیدا ژیان بەسەر بەرێت. لە خزمەت ئەو قورئانە پیرۆزەی سوورەتێکی گچکەڵە وەردەگرین بە ناوی سوورەتی قوڕەیش کە خوای پەروەردگار باسی هۆزێک لە هۆزەکانی پێشوو و بۆمان دێنێتەوە نمونەی ئەوان کە پێش هاتنی ئیسلام ژیانیان بە چ شێوەیەک بووە و ئەو خەڵکە بەر لەوەی کە ئیسلامی پیرۆز بێ چیان کردووە، ڕەوتی ژیانیان چۆن بەڕێوە بردووە. خوای پەروەردگار بۆمان باز دەکات و پێشمان ڕادەگەیەنێ کە ئێمەش هەتا دنیا خەرا دەبێت. ئێمە دەست لە بەرنامەکەی خودای بگرین، خواپەرست بین، خوداش ئەوەی کە مایەی بەختەوەریە بۆ ئێمە دەیهێنێتە دی. دیارە لە پێش هاتنی ئیسلام ئەوەتانێ بێجگە لە لێکدان و پێکدادان تاریخ هیچی دیکەی نەنووسیوە کە تەماشا دەکەین یەکێک لە شەڕەکان بە ناوی شەڕی بەسوس کە دەڵێت 40 ساڵی خایان لەسەر چی؟ لەسەر ئەوەی کە منداڵێک بە فندەقی ئەو بە قۆچەقانی بەردێکی لە چاوی مانگای داپیرەیەکیدا لەسەر چاوی مانگایە بوو بە شەڕێکی 40 ساڵی، چەندەها کەس تێدا کوژران و لەو کاتیش و ئێستاش و هەتا دنیا خەرا دەبێت کۆمەڵێک خەڵکی خواپەرست وەختێکی کە شت دەقەومێت هەوڵ دەدەن کە شت گەورە نەبێ، هەوڵ دەدەن کە خوێنی بەناحەق نەڕژێ، کەس زوڵم لە کەس نەکات. بەڵام دەستە و کۆمەڵێکیش هەنا لەوەتی کە ژیان لەسەر دنیا دەستی پێ کردووە هەتا ئەو ڕۆژەی دنیا خەرا دەبێ ئەگە زانیان لە شوێنێکی تن کەشقارتەیەک ئاگری گرت دەچن بەنزینی پێدا دەکەن، ئەگەر زانیان دوو ئینسان نێوانیان تێکچوو دەچن زیاتر نێوانیان ناخۆش دەکەن بەوەی خزمەتی خۆیان پێ بکەن. بەڵام ئیسلام دەڵێ برابن، ئیسلام دەڵێ یەکترتان خۆش بوێ، هەر یەکەتان ڕێز لەوی دیکە بنێن، چونکە ژیانی دنیاە ئەگەر بە ئاسایش و بە خۆشەویستی نەچێتە سەرێ ژیانەکە تاڵە و هیچ فەلسەفەیەکی تێدا بەدی ناکرێت. جا خوای پەروەردگار ئاوا دەست پێ دەکا و دەفەرمێ: لإيلاف قريش إيلافهم رحلة الشتاء والصيف. دەفەرمێ قڕەیشیەکان خویان گرتبوو، خویان بەوەیەوە گرتبوو کە لە زستانان و حاویناندا کۆمەڵێکی زۆریان تیجارەتیان دەکرد، دەچون بازرگانیان دەکرد، کاروانچێتی حەڵاڵیان دەکرد، لە دستاناندا دەچوونە یەمەن، لە هاویناندا دەچوونە شامات، لەوێ شتیان دەهێنا بۆ ئەوەی کۆمەڵگایەکەیان چاوی لە دەستی خەڵکی نەبێ، بەڕەنجی نێوچاوانی خۆیان دەژیان. خوای پەروەردگاریش ڕێگای بۆ ئاسانکردبوون، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەوان سوپاسی خوایان نەدەکرد. خوای پەروەردگار ئەو هەموو ڕێگا ئاسانە
کە دوو ڕێگای بۆ دانابوون ئەگەر جستانان لەبەر بەفرێ یا لەبەر هەر شتێکی دیکە ڕێگای گیرا بە هاوینانیش ڕێگای بۆ کردبوونەوە هەر جارەی بۆ شوێنێکی بەڵام ئەوان سپڵە بوون زۆربەیان سوپاسی خوایان نەدەکرد خوای گەورە بۆچی ئەو شتەی بۆ کردبوون ئەوە پێشانی ئێمەی دەدات کە قورئانی پیرۆز هەمووی دەڵێی تازە هاتۆتە خوارێ ئەو سوورەتە جوانە پێشانمان دەدا کە ئەی خەڵکینە مسڵمانینە ئێوەش مرد بن بە ئارەقی نێوچاوانی خۆتان بژین بڕۆن معاملەی حەڵاڵ بکەن بازرگانێتی حەڵاڵ بکەن بەڵام قۆڵی یەکتر مەبڕن بەڵام ماڵی حەرام وەسەر یەکتر مەنێن بەڵام درۆ دەلەسەی لەگەڵ خەڵکی مەکەن و بە خەڵکەکەی دیکەش دەڵێ مەبنە ڕێگرد مەبنە چەتە مەبنە ئەو کەسانەی کە ڕێگا لە خەڵکی دەگرن و خەڵکی ڕوود دەکەن لێگەڕن با ئەو خەڵکە بۆ خۆی ئیشی حەڵاڵ بکە زەرەت لە یەکتر نەدا با بۆ خۆی بەڕەنجی شانی خۆی بژی بەڵام بەداخەوە ئێستا ڕاست بە پێچەوانەوە بازێکیان بەڵێ کاروان چێتی و تیجارەت و معاملە دەکەن بەڵام فەرقی ئەوەی ناکەن تاخوا حەڵاڵە یان حەرام بۆیەش تەماشا دەکەین حەرام وا زۆر بووە دوعا و پارانەوەشمان لەکن خوای پەروەردگار وەرناگیرێت کابرا گوێ ناداتێ تاخوا قۆڵ بڕێیان نە هەر دەچێتە دوێ پارەکە زۆر بێ و بەشێکی دیکەش بوونە ڕێگر کاکەوە هاتی بێنە بەشی منیشی لێبدا بەبێ ئەوەی کە بیر بکاتەوە ئاخر بۆچی کاکە گیان چه حەقێکت تێیدا هەیە ئایا کۆی دەکەیەوە کە بیدەیە فەقیر و هەژاران یان بۆ خۆت خانوو و سیارەی جوانی پێدەکڕی دەبێت و بیر بکەیەوە بزانی بۆچی لەو خەڵکەی دەستێنی جا خوای پەروەردگار ئاواوە بیرمان دەخاتەوە بۆ ئەوەی بزانین کە دینی خوای ئینسانی هان دەدا کە بەسەر بەرزی بژی کە بە کاسب و ڕەنجی دەستی خۆی بژی کە بۆ خۆی لەگەڵ عیبادەت و خواپەرستی کاسبی بۆ ماڵ و منداڵی خۆی بکە ئەوەش هەر عیبادەت و خواپەرستیە ئەوەش مادام لەسەر منهەجی خوداییە ئەوەش خێرەکەی وەکو نوێژێ هەیە ئەوەش کەڵێکە لە عیبادەت و خواپەرستی وە شتێکی دیکەشی تێدایە ڕحلەتە الشتاء والصيف کە ئێستاش باب و باپیرانی ئێمە لە زمانی خۆیەوە و ئێستاش تەماشا دەکەین هاوینان کۆز دەکەن دەچن لە کوێستانەکان ماوەکی ژیان دەبەنە سەرێ و دوایە دێنەوە خوارێ لە جستانێدا ئەوەش لە ڕاستیدا ئیشارەتێکی طبی و بێهداشتیە کە ئینسانی مسلمان بتوانێت لە ژیانی دنیایەیدا ئەگەر ئێستا لە خوای بە زیادەی وەسائل هەیە دەتوانی هاوینان لە ماڵی خۆتدا نیمچە جستانێکی دروستکەی بۆ ئەوەی فێنکرد بێتەوە ماڵ و منداڵ تووشی نەخۆشی نەبن و بۆ خۆشت تووشی نەخۆشی نەبی چونکە ئەگەر بێت و تەماشای خەڵکیکەی ماڵەکەیان زۆربەی لەسەر دکتۆران سەرف دەکەن بە